بنێرانی دەنگی ئەمریکا کاتەوە کاتێکتان باش من دیار جەمالم ئەمڕۆ گفتوگۆیەکی زۆر تایبەت لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخی ئێران دوایین ئۆپراسیۆنی تووڕەیی ئەفسانەی ئەمریکا دژ بە ڕژێمی ئێران ناوخۆی ئێران لەگەڵ بەڕێز ڕەزا کەعبی سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. کاک ڕەزا زۆر سوپاس بۆم دەرفەتە. ئەمێ لەو پرسیارە و دەست پێ بکەم دۆخی ئێستای ئێران چۆنە بینی؟ دۆخی ئێستای ئێران بۆ هەمووان بۆ هەموو جیهان حاشا هەڵنەگرە کە دۆخێکی زۆر خراپە. ئەویش ئاکامی 47 ساڵ دەسەڵاتدارەییەکی فاشیستی سەرکوتگەرانە بێبەزەیانە تۆقێنەرانە و داڕمانی ئابووری داڕمانی سیاسی داڕمانی ئەخلاقی داڕمانی ئیداری هەمووانەی پێوە دیارە. ئەگە زۆر بۆ دوورەوە نەچین ئەم قەیرانەی کۆماری ئیسلامی تێکەوتووە گرفتار بووە لە 7 ئۆکتۆبری 2023 بەڵێ سەرچاوە دەگرێت بەو هێرشەی کە کردی بۆ سەر حما بۆ سەر ئیسرائیل بە واستەی حماسوانە لەوە دایتر دۆخی کۆماری ئیسلامی بە تەواوی گۆڕا. بەڵام خارج لەو دۆخە خارج لەوەی کە ئەو ئۆپراسیۆنە لە دژی ئیسرائیل بەڕێوەی برد لە ناوخۆی وڵات شەپۆلی ناڕزایەتی شەپۆلی شۆڕشە یەک لە دوای یەکەکان تەنگی بە کۆماری ئیسلامی هەڵچنی بوو. ئەم ئۆپراسیۆن لەم کات و ساتەدا تا چەند گرنگ بوو پێویست بوو؟ کۆماری ئیسلامی هەڵەیەکی ئستراتیژیکی گەورەی کرد بەو ئۆپراسیۆنە لە دژی ئیسرائیل. هەم خۆی لە ناوبرد هەم هێزە نیابەتیەکانی هەم حیزبوڵڵای هەم میحوەری مقاومەت هەم بەشار ئەسەد هەم رووسیای سووریای ڕووخاند و ئەوەی تر نەتیجەی ئەو سیاسەتەیە کە کۆماری ئیسلامی گرتوویەتە بەر. بۆیە ئێستا کۆماری ئیسلامی لە ئاست لە بەردەمی داڕمانی یەکجاریە ڕووخاندنی یەکجاریە لە ناو خۆشەپۆلی ناڕزایەتیەکان یەکجار بەهێزە. هەر دوو مانگ لەمەوە پێش بوو کە شەپۆلێکی نوێی ناڕزایەتی خۆپیشاندان لە شارەکانی ئێران و کوردستان دەستی پێکرد. لە دووشەوە فقط لە دووشەوە دەیان هەزار کەسیان خەڵتانی خوێن کرد و جەنایەتکارانە کوشتینیان. لەم کات و ساتەدا گەر شەپۆلی ناڕزایەتی دیسانەوە سەر هەڵبداتەوە ئێوە تا چەند پاڵپشت و هاوکاری ئەو خەڵکا بن؟ ئێمە نەتەنیا پاڵپشت و هاوکاری ئەو خەڵکەین بەڵکو بزوێنەری شۆڕشی جەماوەرین. ئێمە بۆ ئەوە کارەکەین کە خەڵک ئەم ناڕزایەتیانە وردە وردە کۆبێتەوە بە شۆڕشێکی جەماوەری بەهێز کۆماری ئیسلامی لە ناو بەرێ بە تەواوی. لەم دۆخی کە هەیە حەزبە کوردیەکان هیچ بڕیارێکی سیاسی یاخۆ سەربازیان داوە بۆ سەبارەت بە ئێران؟ حزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆڵێکی گرنگ و پێشەنگیان گێڕاوە لە دەیان ساڵی ڕابردوو. لەم ساڵانەی ڕابردووش بە تایبەت دوایەوەی کە هێزی پێشمەرگە پاشەکشەی کرد خەباتی مەدەنی و سیاسی و جەماوەری لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر پەرەی سندووە. مانگرتنهای زۆر گەورەی 15 ملیۆنی بەڕێوە چووە. ئەمە بە واستەی ئەوە بووە کە حزبەکان توانیانە پێشەنگی ئەم خەبات و مبارزاتەی خەڵکی کوردستان بکەن و توانیانە وەڵامێکی گونجاو بدەنەوە بەو سەردەمەی خۆیان. لە ئەگەری نەمانی ڕژێم ئایا کورد دەتوانێت چ ڕۆڵ و کاریگەریەکی هەبێت لە بنیاتنانەوەی ئێران؟ هەر ئێستا کە قسە دەکەین کورد ڕۆڵێکی گرنگی هەیە لە گۆڕەپانی سیاسی لە کوردستان لە ڕۆژهەڵات و لە ئێرانیش. لە ماوەی 47 ساڵی ڕابردوو شاید بۆ ساڵانێکی توولانی ساڵانێکی دوور و درێژ کە کۆمەلگای ئێران کپ کردبوو کۆماری ئیسلامی لە کوردستان بەرخۆدان و خەباتی پێشمەرگانە و خەباتی مەدەنی و سیاسی و مانگرتن بەڕێوە چووە. بۆیە کورد پێگەیەکی بەهێزی هەیە لە گۆڕەپانی سیاسی لە ئێران. بە ڕووخانی کۆماری ئیسلامی ئەم ڕۆڵە بە تەئکید گرنگترە بێ بەرفراوانتر دەبێ و کاراتر دەبێ. من پێم وابێ نەتەوەکانی ئێران پشت و پەنای کوردن بە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە سەردەمێکی باش بەسەرە بە هەروەها کۆمەلگای مەدەنی لە ئێران هەمیشە پاڵپشتی خەباتی خەڵکی کوردستان بووە. ئێوە هیچ بڕێرێکتان داوە کە بچنە ناو ئێرانەوە کەم دۆخی کە ئێستا هەیە؟ ئێمە وە دەتوانم بڵێم هەموو حیزبەکان
خۆیان بۆ ڕاپەڕینی مەزنی ڕۆژهەڵاتی کوردستان ئامادە کردووە. ئەم ڕاپەڕینە بەڕێوەیە بە تاکید نە لەبەرەوە خاترەوەی کە ئۆپەراسیۆنی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی دەستی پێکردووە، ئەوەش کاریگەری خۆی هەیە، دەتوانێت بەم خەباتە بەم شۆڕشەی کوردستان هێز و توانێکی زۆرتر ببەخشێ. بەڵام حەقیقەتەوەیە پتانسیەلی شۆڕشی کوردستان، هێزی خودی شۆڕشی کوردستان توانیەتی تا ئێستا بربەرەکانێ بکات لەگەڵ یەکێک لە هارترین ڕژیمەکانی سەردەم، بۆیە لە پتانسیێلی و لە زەرفیەت و لە قدرەتێکی زۆر بەرخوردارە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. باشە، ڕژێمی ئێران ئێستا هیچ فشارێکی بۆ ئێوە هێناوە یاخود هیچ مەترسیەکەی لەسەر ئێوە بۆ ئەوەی هیچ جوڵەیەک نەکەن لە کوردستانەوە؟ ناتوانێ ئێستا لە مەوقعیەتێکان نییە کە فشار گوشار بخاتە سەر حزبەکانی ڕۆژهەڵات، هەڕەشەکە دەکا، گۆڕەشە دەکا، فشار دێنێ بۆ دەوڵەتی عێراق، بۆ هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا هیچ سەرکەوتنی لەم بارەوە بەدەست نێناوە. ئەمریکا داوا لە هاونیشتمانیانی ئێران دەکات کە ئەم دەرفەتە بقۆزنەوە و ئەوەیە لە ڕۆژانی ڕابردوودا ئۆپەراسیۆنی دەست پێ کردووە و ژمارێکی زۆر لە سەرکردە باڵاکانی ئێران کوژراون. ئایا هاوکاری ئەمریکا چی پێویستە، چیتر پێویستەکە بۆ ئێران؟ من بەڕاستیەوە بۆ خۆیان دەتوانن بزانن چی پێویستە چی پێویست نییە، بەڵام پێم وابێ ئەم لێدان لە ئێران زەمینەی زۆرتر خۆشەکە بۆ ئەوەی شۆڕشی ژەماوەری هەستێتە سەر پێ، ئێحساسی دڵگەرمیەکەکەن، ئێحساسی پشتیبانیەک دەکەن. بۆیە من پێم وابێ ئەم ئۆپەراسیۆنە لە دژی کۆماری ئیسلامی دەستی پێکردووە دەتوانێت خەڵکی شۆڕژگێر، خەڵکی ئازادی خواست، نەتەوەکانی بندەست، ژنان، کرێکاران بیقۆزنەوە و لە پێناو ڕووخاندنی کۆماری ئیسلامی کەڵکی لێوەربگرن. هیچ دەنگۆیەکی ناڕەزایەتی هەیە ئێستاەوەی کە ئێوە زانیاریتانە بێ؟ بەڵێ، خەڵک تا و جێگەی بە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵدەگرێتەوە، خەڵک ئامادەی ئەم ڕاپەڕینن بۆ دەرفەتێک دەگەڕن. لە دەرەوەی کوردستانیش ئێمە ئەو دەنگ و باسانە و هەواڵانەی کە پێمان دەگا نیشان لەوەیە کە خەڵک وێڕای ئەوەی کە 2 مانگ لەمەوە پێش دەیان هەزار کەسیان لێ شەهید بووە و زۆر وەحشیانە کوشتاریان لێکردوون، بەڵام ورایان بەرزە و خۆیان بۆ قۆناغێکی دیکە لە خەبات و ڕاپەڕین ئامادە دەکەن. گەرزانیارتان هەبێ ئایا چاودێری خەڵکەکرێت لایانی ڕژێمی ئێرانە بۆ ئەوەی کە شەپۆلی ناڕەزایەتی دەست پێ نەکاتەوە؟ چاودێری دەکا، هێشتا دەتوانم بڵێم ئەوەندەیشی هێز لە بەردەستدایە، بەخرە 47 ساڵە دەسەڵاتی بەدەستە، هەڕەشە و گوڕەشە هەر دەکا، بەڵام ئەو تەوان و ئەو کنترۆڵەی بەسەر کۆمەلگا کە 6 مانگ لەمەوە بەربووی ساڵێ لەوە بە هیچ جۆرێ نەیماوە. وەکو زانیارتان هەبێ لێرە لێ باسەوە کرێت کە هێزی چەکداری میلیشە شیعەکان لە عێراقەوە بەرەو ئێران ڕۆشتون، بەرەو بەتایبەتی شارە کوردیەکان. ئایا ئێوە هیچ زانیارێکتان هەیە لەسەر ئەم هێزە چەکدارانە و بەمبەستی چی ئەڕۆن؟ ئایا سەرکوتکردنی خەڵکە یاخود بەرگریکردنە لە ڕژێمی ئێران؟ لە شۆڕشەکانی پێشوو مەسەلەن لە شۆڕشی ژینا، لە خۆپیشاندان و ئەوەی لە مانگی پاییزی ساڵی 98 یا 2019 کە خەبات و خۆپیشاندانێکی زۆر بەهێز ڕوویدا و 1500 نەفەر لە خەڵک گیانیان بەخت کرد، دەنگۆی ئەوە هەبوو کە میلیشاکانی شیعە لە عێراقەوە هێنراون بۆ سەرکوت و خەڵک دەیان کوت کە دم و چاوەکان بۆ ئێمە نائاشنان بە زبانێکی دیکە قسە دەکەن. بەڵام بۆ ئەم سەفەرە من هێشتا ئاگاداریەوە نیم، پێم وانە بتوانن ئەو کارە بکەن با تۆجو بەو گوشارانەی کە ئەمریکا خستوێتی سەر دەوڵەتی عێراق و سەر حەشتی شعبی، پێم وانە بتوانن کاری وە بکەن. خەڵک هەیە لە زیندانەکانە بێ ئێستا بۆی ناڕەزایەتەکانەوە؟ بەڵێ هەن، زۆر گیراون. 2 مانگ لەوە پێش دوای ئەو کوشتارە بێ بەزەیانە کە کردیان، دەیان هەزار کەسی دیکەش ئێستا ڕاپێکی زیندانەکان کراون و لەوێ. بەتایبەتی لە چی شارێکەمانە کە دەستگیر کراون؟ لە کرماشان، لە ئابدانان، لە قەسری شیرین، لە تاران، لە سنە، لە شیراز، لە ئیسفهان لەمانە گیراون. حکمیان بەسەرا سەپێنراوە؟ زۆر دەربەستەوە نین، حکم ڕەواڵی قانونی و دادگایی تێ ناکەن، بەڵکو تر
حکم بۆ خۆیان دەیسەپێن یەک دوو نەفەریشیان ئیعدام کردو. زۆر باشە. حزبە کوردیەکان لەم کات و ساتەدا تا چەند ئەتوانن بەیەکەوە یەکەڵوێست و یەکگرتوو بن بۆ بڕیاردان. ئێمە حوتوی ڕابردوو ڕۆژی سێ ڕەشەمە 5 حزبی کوردستانی هاوپەیمانێکی کوردستانیمان ڕاگەیاند و وەڵامێکی گونجاومانداوە بەم داخوازیەی خەڵکی کوردستان کە خوازیاری یەکگرتووی یەکەڵوێستی حزبەکانن کە پێکەوە لە گۆڕەپانی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەوری و ڕۆڵی خۆیان بگێڕن. ئەمە ئەم هاوپەیمانیە دەنگدانەوەیەکی یەکجار زۆری بوو، زۆر پێشوازی لێکرا لە ئاستی میدیاکان، لە ئاستی جەماوەری خەڵک، لە دەرەوەی کوردستان، لە دەرەوەی وڵات. ئەوانە دیارە هەموو حزبەکانی لە خۆ نەگرەوە، هیواخوازین کە باقی حزبەکانیش پەیوەست بن بە هاوپەیمانی کوردستانی. زۆرینەی سەرکردە باڵەکانی ئێران وەکو بینیمان لە ڕۆژانی ڕابردوودا کوژران لەلایەنی ئەمریکاوە. ئایمە تا چەند گرنگ بوو وەروەها ئێران بۆ لە مولە ینی خۆی ئەدا بەدەستەوە بەڕای جەنابەت یان خوێندنەوەی جەنابەت یاخود بەرگریە کات. ئەو سەرکردە باڵانەی کە کوژران دیارە نیشانیدا کە کۆماری ئیسلامی بۆ خەڵکی خۆی جەنایەتکار و بۆ خەڵکی خۆی ئازایە، یعنی لە دژی ئەوان 47 ساڵە بە سەرکوتی ئەوانێن. بەڵام لە بەیانیە کە هەڵدەسن لە خەو ئەوە لە بەرابەر ئەمریکا و ئیسرائیل زەلیل داکەوتون، ئەمە نیشانداندەی پوچی ئەو ڕژیمەیە. بەڵام ئەوەی کە ئایا تەسلیمە بن یا تەسلیم نابن، من پێم وایە کۆماری ئیسلامی ڕێگایەکی دیکەی نەماوەتەوە. یا دەبێ بە تەواوی تەسلیم بێت و بڕوات، یا دەبێ لە نێو بچێ. هیچ ڕێگایەکی تری نەماوە. لە هەر حاڵەکە لە نێوچوونە بۆ کۆماری ئیسلامی. ئەو کۆماری ئیسلامیەی کە 47 ساڵە ڕۆژهەڵات ئاگری لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کردوێتەوە، بووەتە غودەیەکی سەرەتانی بۆ خەڵکی ئەو ناوچەیە، دەبێ بڕوە. ئەمە بێگومان دەبێ بڕوە، هیچ شتێک تازە پێشی پێ ناگیری. ئەتوانین بڵین بۆ لەموو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا هەڵەمژێ و هەروەها بۆنی ئازادی لێدێ بۆ لەموو لە شەڕ و ئاژا و کوشتارەکان بەرەو کۆتایی ئەچێت وەکۆی کە ئێستاکە هەیە کە ئەو هێرشە بەرفراوانی کراوەتە سەر ڕژێم و ڕژێمی ئێران و ڕژێمی ئێران وا خەریکە لە ناوەچێت. بە تاکید وایە ساڵی 1970 کاتێک کە کۆماری ئیسلامیات سەرکار پەردەیەکی ڕەشی بەسەر ڕۆژهەڵاتی ناوڕاست کێشا. ئیسلامی توند ئاژۆ پەرەیسەند، خشونەتی ئیسلامی پەرەیسەند و لە هەموو ڕۆژهەڵاتی ناوڕاست بووە عاملێک بۆ بشێوی، بۆ هەناردەکردنی ترۆر، هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی، بۆ هەموو ئەوانە حەولیدا و کاریگەریشی بوو. بەڕاستی ساڵانێکی دوور و درێژ ڕۆژهەڵاتی ناوڕاستی بەخۆ سەرقاڵ کرد بوو. هەر بۆیە تاونە تاو خامنەی دەیکوت کە ئێمە لە 5 پایتەختی ڕۆژهەڵاتی ناوڕاست حاکمیت دەکەین. بەڕووخانی جا هاتمەوتان ئەسکەم بەڕووخانی کۆماری ئیسلامی ئەمرا دەورێکی تازە لە ئازادی و لە بەرابەری و لە پێکەوە ژیان و لە دموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دەست پێکە. ئیسلامی تونداژۆ زۆر زۆر کز و لاوازە بێ، دەخاڵەتی ئیسلامی، دەخاڵەتی مەسەبی، دەخاڵەتی ئاینی لە ژیان و گوزەرانی خەڵک تا دێ کەم و کەمترە بێتەوە و من پێم وابێ قۆناغێکی تازە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دەست پێ دەکا. قۆناغێکی تازە بۆ مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دەست پێ دەکا و بۆ کۆمەلگای ئێرانیش دەرفەتێکی زێڕین دەکاتەوە. پێت وایە ئەم جەنگە درێژە بکێشێ یاخود کورتخایەنە بێت، خوێندنەوەی بەڕێستان چێ بێت؟ من پێم وایە کورتخایەن دەبێ. کۆماری ئیسلامی ناتوانێت بەرامبەرکەیەکی درێژخایەنی لەگەڵ ئەم هێرشانە بکات، ئەم شەڕە بکات. لە عینی حاڵە خەڵکیش هەر ڕۆژە ممکنە هەستن پەلاماری بدەن، ڕاپەڕن و کاری ڕژیم یەکسەر بکەنەوە. مەترسی لەسەر کوردستان و عێراق هەیە؟ ئێران لە دوا ساتەکانە بێت گورزی لێبۆشێت؟ من پێم وانە ئاخرین پەلە قاژەکانی بکە، بەڵام ناتوانێت کارێکی زۆر گەورە و زۆر وێرانکەر بکات. تەوان و زەرفەتی ئەوەی نەماوە. دوایین قسەی تۆ چێ بێت سەبارەت بە دۆخی ئێران و حزبە کوردیەکان چی بکەن باشە؟ من پێم وایە تاوجێی بە ڕۆژهەڵاتی کوردستان و بزافی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژهەڵات تەرەگەڕێتەوە. من گەشببینم بەوەی کە
قۆناغێکی تازە خەریکە دەست پێەکە بە ڕووخانی کۆماری ئیسلامی قەزیەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوڕاست دەچێتە قۆناغێکی کەوە خەڵکی کوردستان لە هەموو بەشەکانی ڕزگار دەبن بەدەست یەکێ لە داگیرکەرانی سوێن خواردووی خەڵکی کوردستان و من وازانم کە بۆ خەڵکی کوردستان بۆ ئازادی بۆ دموکراسی بۆ بەرابەری بۆ هەموو ئەوانە دەورەیەکی هیوا بەخشە و من زۆر لەم بارەوە گەشتبینم بەڕاستی. ئەوە وتم دوایین پرسیارە بەڵام ئەمە با بکەم بە دوایین پرسیار کەی ئێوە هەنگاوەنێن بەرەو ئێران؟ ئێمە دەبێ هەلومەرجەکە زۆرتر لێک بدەینەوە خۆمان زۆرتر سازکەین سازیش بووین ئامادەین بە هەلومەرجی ناوخۆی ڕۆژهەڵاتیش مەربوتە کە خەڵک چەنێ ئامادە بن چون دەبێت تێکەڵێک بێ لە ڕاپەڕینی جەماوەری و خەباتی پێشمەرگانە. زۆر سپاس حەزەتی کێشە زۆر سپاس. بەڵێ بینەرانی دەنگی ئەمریکا تاوەکو دیدارێکی دیکە بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.